میدیای ناوەندی لەشکری سەر بە حکوومەتی سووریا ڕۆژی یەکشەممە گرتەیەکی ڤیدیۆیی شەڕێکی قورسی بڵاو کردەوە لە نێوان هێزەکانی حکوومەتی ئەسەد و نێوان چەکدارانی ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی باکووری حەما. ئەژانسی هەواڵەکانی سانەی دەوڵەتی سووریا لە زاری بەرپرسێکی سەربازی ناو ئاشکرا نەکرا و دەگەڕێتەوە کە دەڵێت پای حکوومەتی سووریا و شەڕکەرانی لایەنگرانی شارۆچکەی حەلفایە و گوندەکانی دەوروبەریان کۆنتترۆل کرد دوای چەند ڕۆژێک لە شەڕ و پێکدادانێکی قورس. ڕوانگەی سووریا بۆ چاودێری مافەکانی مرۆڤ دەڵێت یاخیبووان لەوانە چەکدارانی بەرەی فەتحشامی سەر بە تۆڕی قاعیدا لە شارۆچکەی حەلفایە و گوندەکانی دەوروبەری پاشەکشیان کرد بەهۆی توندبوونی هێرشی زەمینی و دەیان هێرشی ئەسمانیە. گرتنی شارۆچکەی حەلفایە و گوندەکانی دەوروبەری لە ڕۆژی شەمەی ڕابردوودا دوای ئەوە بوو کە هێزەکانی حکوومەتی سووریا لە 17 مانگی 4دا شارۆچکەی تیبەت الئیمامیان کۆنتترۆل کرد.